بینەران و بیسەرانی کوردستان 24 کات و هەموو کاتێکتان باش. ئەم ساڵیش بە هەمان شێوەی 2 ساڵی ڕابردوو لە ڕێگەی بەرنامەی ئێوارە 24ەوە لەگەڵتان دەبین. ئێوارە 24 بەرنامەیە کە ڕۆژانی مانگی ڕەمەزان پێشکەش بێوەی عزیز و خۆشەویست دەکرێت. لە بەرنامەی ئێوارە 24 کۆمەڵێک بابەتی ئاینی، وەرزشی، تەندروستی و هونەری و کلتوری لەگەڵ چەندین بابەتی دیکەی تایبەت بە مانگی ڕەمەزان پێشکەش بێوەی عزیز و خۆشەویست دەکرێت. لە یەکەم ڕۆژی ڕەمەزاندا هاوڵاتیانی سلێمانی تا پاشیف لە بازارمانەوە. مزگەوتێک لە دوهۆک بە شێوازێکی سەرنجڕاکێش نۆژەن کرایەوە. ئافرەتێک لە ڕێگەی وەرزشەوە 40 کیلۆگرام دادەبەزێت. یەکێک لە سیماکانی مانگی ڕەمەزان ئەوەیە تا درەنگانی شەو دوکان و چێشخانە و شوێنە گشتیەکان بەڕووی خەڵکدا کراوەی و بە پێچوانەشەوە تا درەنگانێکی ڕۆژ داخراون. ئەمڕۆژ بەهۆیەوەی کە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە هاوڵاتیانی شاری سلێمانی تا درەنگانی شەو شەوی ڕابردوو لە بازارەکاندا بوون بۆ کڕینی پێداویستیەکانیان. وين الجبن؟ ما تحمل ئێمە ئێواران نیو سەعاتێ پێش بانگ هینە خوارەوە بۆشت ئامادەکردن لێرە ئەیتر هەتاکو نزیکی بانگ پێش بانگ جاروایەکەوینە دوای بانگیش ئێمە بەردەوامی بین لێرە لە خزمەتی هاوڵاتیان. لە چاو ساڵانی ڕاوردا بەراوردیکەین بڵێ ڕێژە کەم بووە، زیاترین خەڵک کەم بووە، ئیترەوە خۆ لەبەر هەر هۆکارێ بێ زیاترین، بەڵام زیاترین لە دوای بڵێ 12ەوە بۆ یەکۆ شەو زیاتر بازار قەڵەباڵەکە بێتەوە جارە خاستەدەم بڵێ لە دەی ڕەمەزان و 12 و 13 تا 15 بگرم مۆڵ و شتەکانەکرێنەوە کاتە بازار زیاتر قەڵەباڵەکە و زیاتر خەڵک سەردانمانەکە. ئێمە وەڵڵاهان وەکو ساڵان هەموو ساڵانی پێشوش ئیدی وەکو نەتەوەیەکی ئاینی ئیسلام پاشێوەکانمان زۆری کات لە دەرەوە دەکەین. ئێستاش بۆ یەکەم ڕۆژ ئێمە میوانین لێرە لە هەولێرەوە هاتووین، هەر حەزمان لێ بوو ڕۆژەکەی یەکەممان لێرە بێ. ئێستاش لەگەڵ برادران خەریکی ناخواردوین، نانەکەمان خواردەوە، داوای چایەکی خەڵوزیشمان کردووە. ژانەسەر باوترین جۆرە کە بەشێک لە خەڵکی پێوەی دەناڵێنن لە مانگی ڕەمەزانیشدا و کەسانی کە بە ڕۆژوو دەبن دوای ڕۆژوشکاندن هەست بە سەرێشە دەکەن بە تایبەتی لە سەرەتاکانی مانگی ڕەمەزاندا. هۆکارەکانشی بۆ ماندووبوونێتی ڕۆژانە و تێکچوونی کاتەکانی خواردن و نووسن و پاڵەپەستۆی دەرونی دەگەڕێتەوە. دیسکی تەندروستی کوردستان 24 لە ڕێگەی ئینفۆگرافیکێکەوە کاریگەریەکانی بە ڕۆژبوون لەسەر سەرێشەتان پێشکەش دەکات. زۆربەمان لە کاتی بەڕۆژووبوون یان لە دوای ڕۆژوشکاندن هەست بە سەرێشە دەکەین، بە تایبەت لە ڕۆژەکانی سەرەتای مانگی ڕەمەزان کە ڕێژەی توندی سەرێشەکە لە زۆربەی کاتدا مامناوەند دەبێت.
بە پێی توێژینەوەکان سەر ئێشەی بەڕۆژوبوون لە کاتەکانی دوای نیۆڕۆ دەست پێ دەکات و زیاد دەکات بە زیادبوونی کاتی بەڕۆژوبوون. ئەو کەسانەی خۆیان دەناڵێنن بەدەست سەرێشەوە لە کاتەکانی تر سەرێشەیان زیاتر دەبێت لەگەڵ بەڕۆژوبووندا. ئەو کەسانەی حاڵەتی ژانەسەری نیوەییان هەیە لە مانگی ڕەمەزاندا سەرێشەکەیان زیاد دەکات بەهۆی هەستیاریان بۆ هۆکارەکانی سەرئێشە. هۆکارەکانی زیادبوونی سەرئێشەی کاتی بەڕۆژوبوون کەمبوونەوەی ڕێژەی شەکر لە خوێندا، وشک بوونەوە و کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە لەشدا، کەمبوونەوە و لێبڕانی کافاین بە تایبەت بۆ ئەو کەسانەی قاوە و چای زۆر دەخۆنەوە، بۆیە لە کاتی بەڕۆژوبوون زیاتر هەستیارن بۆ کەمی ڕێژەی کافاین لە لەشیاندا. ماندووبوون و کەمخەوی دیارە بەتاکیدی لە بەرەوەی کە تۆ فترەیەکی زۆر بەدوور دەبی لە نانخواردن و لە وەرگرتنی گلوکۆز یان لە وشکبوونەوە بەهۆی ئەوەی کە تۆ فترەیەکی زۆر ئاو ناخۆیتەوە، ڕێژەی سەرێشان لە ڕەمەزاناندا کەمێک زیاترە لە کاتەکانێکە و بەتایبەتیش سەرێشانی شەقیقایانە و کەسانەی کە سەرێشانیان هەیە بە واستەی ئەوەی کە فێربوونیان ڕاهاتون دەڵێن ئێمە ئەگە چا نەخۆینەوە سەرێشانەکانمان زیاد دەکات. دیارە لەو کاتانەدا ئەو جۆرە سەرێشاناندا لە ڕەمەزاندا زیاد دەکات، بەڵام ڕێنوێنی ئێمە بۆ ئەو کەسانەی کە سەرهێشانیان هەیە چییە یان چی بکەن ئەو کەسانەی کە سەرهێشانیان هەیە زۆر ینی دایمەن پێیان دەڵێن ئەو کەسانەی کە سەرهێشانەکەیان بە واستەی کەم خواردنەوەی چایە یان بە واستەی کەم خواردنەوەی کافاینە، ئایا چا بێیان قاوە بێیان هەموو ئەو مادانێک کە کافاینیان تێدایە بە دایمەن پێیان دەڵێن پێش ڕەمەزان بە فترەیەک بە مانجێک بە مانگونیوێک هەوڵدا ڕێژەی کافاین بەکارهێنانی کافاین هەوڵدا کەمی کەیتەوە، چونکە کە کەمی کەیتەوە هێدی لەگەڵی ڕادەی بۆ کاتی ڕەمەزانەکەیدا ئاسایی دەبی. بەڵام ئەوانەی کە سەرێشانی شەقیقیان هەیە بۆ سەرێشانەکەیان لە کاتی ڕەمەزاناندا زیاد دەکات، دیارە هەندێک هۆکارێکی گشتیە بۆ نمونە وەکو گوتمان وشکبوونەوەیە یان کەم خواردنە یان درەنگ خواردنە تێکچوونی وەجبەکانە، ئەوانە شتێکە لە هەموو دنیاوەکو یەکە هێندێکیشیان هۆکارەکان خودی خۆمانین. بۆ نمونە لە وڵاتی ئێمە داوای لێ هاتووە کەسەکان لە ڕەمەزاناندا خەویان زۆر کەم دەبێتەوە یان وەکو خەویان زۆر تێک دەچێت کە ئەوە بەڕاستی شتێکی هۆکارێکی گشتی هۆکارێکی سەرەکیە بۆی کە کەسەکە خەوی تێکچێ یان بایۆلۆژی ژیانی بە تەواوی تێک دەدا. ئێمە دایمەن پێیان دەڵێن هەوڵدا بەڕاستی لەو فترەیدا کە ڕێت پێدراوە خواردن و خواردنەوە خۆی هەوڵدە چەندی پێت دەکرێت شلەمەنی بخۆ، وەکو چای، وەکو شووتی، وەکو کاڵک یان وەکو شلەمەنیەکان، وەکو ئاو، وەکو شەربەت، هەرچەندی بکرێ لەو کاتانەدا ئەو شلەمەنیانە بخورێ بۆ ئەوەی کە لە کاتی ڕۆژدا ڕێژەی وشکبوونەوەکە کەمتر بێ، بەڕاستی زۆر چاکترە، کەمتر تووشی سەرێشان دەبی. دایمەن ڕێنوێنیان دەکەین هەرچەند ینی کاکە هەوڵدەن هەرچەندی پێیان دەکرێت محاولە بکەن خەوەکەیان نەهێڵن بۆ شێوە تێکچێک کە ئێستا هەیە. زۆر کەسێ تا سعات 3:30 دادەنیشێ دوایە خەوێت تا سعات 7:30 کەەوە بە دڵنیاییەوە ڕێژەی سەرێشان زۆر زیاد دەکات. دایمەن ئێمە پێیان دەڵێن هەوڵدەن لە بیدایەتی نانخواردن یان لە بیدایەتی کە ڕۆژی دەشکێنی یەکسە بە ڕێژەیەکی زۆر خواردن نەخوا، تایبەتی ئەو خواردنانە بخوا کە گلوکۆزەوە بۆی ڕاستەوخۆ گلوکۆزەکە بگاتە مێشک، ئەویش ئەکرد ڕێژەی سەرێشانەکەی کەم دەبێتەوە. ڕێنماییەکانی دووربوون لە سەرێشا لە کاتی بەڕۆژوبوون. ڕاهێنان بۆ خواردنی تەندروست و سروشتی، خواردنەوەی ڕێژەی ئاوی پێویست، کەمکردنەوەی ئەو خواردنەوانەی کافاینیان زۆرە، نووستنی ڕێک و دوورکەوتنەوە لە کەمخەوی، دوورکەوتنەوە لە دڵەڕاوکێ و فشاری دەرونی، سەردانی پزیشک بکە. لە کاتی بەهێزبوونی سەرئێشە و نەتوانینی بەڕۆژوبوون یان بەردەوامبوونی سەرئێشە دوای ڕۆژوشکاندن پێویستە سەردانی پزیشک بکرێت بۆ پێدانی ڕێنمایی و ڕێگە پێدانی بەڕۆژوبوون. ئەگەر بە ڕۆژوبوون بۆ فەرمانبەرانەوانی کاری میری دەکەن قورسەوە بێگومان بۆ پۆلیسی هاتوچۆ قورسترە بۆ پێی کە لەبەر گەرما چەندی کاتژمێرکاری خۆیان ئەنجام دەدەن و بە دڵسۆزانە یارمەتی هاوڵاتیان و شۆفێران دەدەن. پۆلیسێکی هەولێروێ ڕای ئەوەی بە ڕۆژووە و کارەکانی جێبەجێ دەکات داوا لە خەڵکی دەکات خۆیان لە تووڕەبوون بپارێزن.
مانجی ڕەمەزان ئەمە دوو ئەرچی زۆر پیرۆزمان لەسەر شانی یەکەم بەڕۆژبوونە عیبادەتە لەگەڵ خوای گەورە کە ئەمە ساڵانە هەموو ساڵێک مانگێک مرۆڤەکان عیبادەتی خوای گەورە دەکەن ئەرچی دووەممان پۆلیسی هاتوچۆیە بەڕێکردنی خەڵکە لە شەقامەکان لە شارعەکان گەیاندنیان لە بۆ ئەو شوێنەی کە مەبەستیانە بچن ئەو شوێنەی زۆر بە ئاسانی بچن ئەمش هەم کارەکە وەکو مانگەی ڕەمەزان ئەمش هەم پیرۆزە هیچ کەسێک ناتوانین تەعاملی ئەو گەرمایە بکاتن لەسەر ئەو شەقامانە ڕابستی تەنها پۆلیسی هاتوچۆ لەسەر ئەو شەقامانە ڕادەوەستی و یارمەتی خەڵک دەدات بۆیە ئەمە هەردوو کارەکەمان پێ پیرۆزە یەکەم مانجی ڕەمەزان هەر مانگێکی پیرۆزە لای خوای گەورە فەرزکراوە لەسەر ئومەتی ئیسلام هەم لە کارەکەی مەش وازبک بەمە پێدرای ئەمە واز بێ خۆمان جێبەجێ دەکەین وابزانام هیچی لە مانجی ڕەمەزان کەمتر نییە پیرۆزەکەی ئەچی مەش لە بۆ خزمەتکردنی خەڵک. هێواران کە نیم سعاتێک پێش بانک بەڕاستی پۆلیسی هاتوچۆ لە جەبهەی برانی شوفێرە هیچیان تەعاملی هیچیان ناکەن هیچیان ڕناوەستن لە شەقامەکان هەمووی دەرێ ئەمن بڕۆم بە پێشویکەوم بەڵام وەکو هەولێر شارێکی گەورەیە سیارەی زۆر لێیە قەڵەبارخێشی زۆرمان لەسرە داوا لە برایانی شوفێر دەکەین بڕێنمایەکانی هاتوچۆ بڕنەوەی بە سەلامەتی بگەنەوە ماڵ ئەم حسابە خۆیان کەمەک هادیکەنەوە یان کەمەک زووتر بەڕێ بکەون بچنەوە ماڵیان کاتی کە لە کاتی بەربانگ ڕێدەکە لە بۆ ماڵ پێویست ناکە ئەو عەجەلەیە بکاتن و یارمەتی مەش بداتن تاکو ئیش خۆمان زۆر بە جوانی بکەین. پێویستە لەسەر هەموو شوفێران گێڕایەری یاساکانی هاتوچۆ بن و ڕێز لە برایانی پۆلیس بگرن لەبەر ئەوەی بەو گەرمای احتیمالە برایانی پۆلیسی ژەوانیش بە ڕۆژینە مسلمانن ئێمەی شوفێر ئێمەی هەموو دەبی ڕێز لە برایانی پۆلیس بگرین لەبەرەوەی بۆ خزمەتکردنی ملەتەکەی مێ بۆ خزمەتکردنی ناوشارە بۆ نەهێشتنی ڕووداوەکانە. برا مرورەکان هاوکارمان دەبی بکەن و ئەمەش هاوکاری وان بین ینی لە هەموو ڕۆژی سوچێ لە بەوەی مانجی ڕەمەزانی پیرۆزە مانجی ڕەمەزانی پیرۆزیش دەبی ئینسان لەگەر یەک تەباو ڕەباو یەک ڕێک پێک بی. ئەوەی دەمانەوێت بیڵێن وەکو پۆلیسی هاتوچۆ داوا لە برایانی شوفێر دەکەین پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن یارمەتی پۆلیسی هاتوچۆ بدەن تاکو ئەرکانی خۆیان ئەرکەشی پیرۆزیان لەشانەوە ئەرکە پیرۆزەی لەو مانگەی بە پیرۆزی بەڕێ بکەین. ترشیاتێکێکە لەو خواردنە بەلەزەتانەی کە لەگەڵ خواردندا دەخورێت بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا تامێکی زیاتری پێدەبەخشێت. دروستکردنیشی لە هاتوویەکی زۆری دەوێت بۆی فرۆشیارێکی زۆری هەبێت. هاوڵاتیەکی شاری سلەیمانی زیاتر لە 50 ساڵە کاری دروستکردنی ترشیات دەکات و باس لە چۆنیەتی و دروستکردنی ترشیاتمان بۆ دەکات. ژیان ئەمە کیلۆی بە دوونیوە دوونیو ئەمە کیلۆی بە دۆیان بە دوونیوە کیلۆی ئەمبە باڵێ بەسەر چاو باڵێ زۆر زۆر چاکە بەسەر چاو لە سەرەتا ئێمە کیبراکەمان هێنا لە مەجموعەیە ئافرەتەوە لە سلەیمانی تشاتیان دروستەکەن بە سرکەی ترێ جا ئێمە کردەکەمان لەوانەوە وەرگتووە لە ساڵی حەفتاکانەوە خەریکی ئەم ئیشەیە وەختی خۆی ئەم ترشیاتە خەڵک لە ماڵان دروستەکرد لە کوپا دایانەنا خیار و ترۆزیان بەجیا دائەنا و سرگەکەیان بەجیا دانا زەنامێکگە چوتە ئێواران قاپێکیە برد بای 20 فلسوبایی 50 فلسیەکە ناو قاپێکیان بردەوە ماڵەوە تر وای لێ هات خەڵک هاو لە دوکانە ئەم بیرۆکەیان بۆ هات و مێزیان دانا و تەشتیان دانا و تشیاتەکان والێکە ڕازیانیانەوە خەڵک زیاتر زەوقی چۆسەر خۆگو خەڵک زەوقی چۆسەر و سەیری گەشتەکە بە لەزەر بوو خۆش بووی تر لەو وەختەوە
ترشار ڕۆژ بە ڕۆژ ئێمە پەرەمان پێسەنەوە و جوانمان کردووە و خەڵکی سواری لێ کردو و خۆشمان ئیسفادەمان لێ کردووە. خۆی بابەتی ترشار سەرەکی خەیار و ترۆزیە. خەیار و ترۆزی جاری جاران بەس خەیار و ترۆزی هەبوو، دوایەتی سێبن عەرز دروست بوو، دوای قەرنابی دروست بوو، دوای کەلەرم دروست بوو. اینجا ئێستا جابەجارە بەهەیتی هەرمەی تێیەکەن، جابەجارە چوالەی تێیەکەن، شتیکەی تێیەکەن، شتەکە پەرەیسەنەوە. بەس لە خۆی ترشار کە لە دروست دەبێ خەیار و ترۆزیە و بیبەرە، وڵی ساڵان ئەم ترشاتە زۆر کەم ئەفرۆشرا، بەس لە ڕەمەزانە و لە زستانە زیاتر سەرفیاتە بوو. ئەو دوو کاتە زیاتر جاران. بەس ئێستا بە عام زستان و هاوین و پاییز ئەخورێت. بەس خوێنەکەی کە زیاتر بێ لە ڕەمەزانە جاران کلەی ترشا بە نیو دینار. مە نیو دینار و بە 600 برز بوو، چۆ 750 چۆ دینارێ وای لیاو چوێ ترشا چۆ 12 دینار. دووردەوردەکان پارەیە گۆڕا ئێستا کیلۆی ترشا دێمەین بە 2000. ئەمان ئێمە ترۆزی و خەیار کە ئەیکڕین لە مەنتیقەی کوردستانی خۆمان، ئەو شتانەی کە ئێمە بەکارێنی هەمووی کوردستانی خۆمانە، مەعادە زەیتونەکەی لێ دەرچێت. باسی ترشادی کوردیمان کرد، سرکەی طەبیعی. ئەمە ترشادی کوردیە، سرکەی طەبیعیە، سرکەی ترێ لە سا ترێ، هیچ شتێکی کەیتیانە. ئەمە ئەو نوعەیە کە باسمان کردووە و تومانە خۆمانە گرینەوە بە ڕنگ و بە سرکەی گیراوە. لە کاتی خۆیان کە ترێ زۆرە بێ ئەیکەینە بەرمیلەوە، سەریێنینەوە لە شوێنێکی باشەوە، لە شوێنێکی پاگوتەمیدا دایەنێ، دوای چشەوەکەی کە پێگا ئەی پاڵێن و بەڕادمانەیە، بەڕادی گەورەمانەیە ئەکەنە بەڕادەکەوە بۆی کەوە خراپ نەبێ هەتا زستان بەکارێنێ. ئێمە لە بیدایەتی ژیانمانەوە مەعیشەتمان لەسەر ئەم ترشاتەیە، ترشات و شەربەت. ئێستا حاڵی حاضر ترشاتەکە، هەتا ئێستا هیچمان موچەخۆر نین و حاڵی حاضر ئێستا من 9 شاگردم لەلایەن 9 عایلە لە دوکانەکەی منە ئیشەکە. مزگەوتی شەهیدان کە لە ساڵی 1991 لە دوهۆک دروستکرا بوو بە شێوازێکی سەردەمیانە و ستایلێکی سەرنجڕاکێش نۆژەن کرایەوە. لە ساڵی 2014دا بڕیاری دووبارە نۆژەنکردنەوەی مزگەوتەکە درا بە شێوەیەکی فراوانتر. ئێستاش لە پێشوازی مانگی ڕەمەزاندا بەڕووی هاوڵاتیاندا کراوەتەوە. بە جۆرێک جگە لە سیستەمی سەردەمیانی دەنگ و کامێرای چاودێری و بوونی 39 قوبەی سەرنجڕاکێش جێگەی 30,000 نوێشکەریشی تێدا دەبێتەوە. ئەف مزگەفتە لە ساڵ 1990 هاتیە تەسیسکردن و ئاواکردن. لێ پشتی کو خەرکێ بژینە تاخی سێگرکە هەژمارە ئاکنجی توێ زێدە بووین و جێ خەلکیت مزگەفتی و نەکری بریار هاتادان کل مزگەفت بەرفرەهتر لێ بێتن دا تێرا خەلکیش بکەت و خەلکێکی مرتاح بیتن ئەو بریار هاتادان کو قۆناغا دویێ آواکینا قوناغا دویه یا ایکی مگود سال 1990 ایکی بو یا قوناغا دویه سال 2011 دست پیکر حتی 2019 ابداوی هاتی. مزگف خوشی دیف سیستم استانبولی کو ویگو بجنه سیستم استانبولی یعنی دیف وان مزگفتانه اوید کو سردمانه تایبتی لولات ترکیه تینا آوا کردن اف مزگفتا پیوی شوازی هاتی آوا کردن هجمارا نویشکرا ین کو تیو جهوانت کردن تقریبا حدود 3000 کسا
دشين جهوان ادفيرا وهبيتن وكون ويشكر كون ويجو خليبيان ون هلبت اگر ام بر خوب دني چند هولا كاد بيكتيتن دو هول يدبهيانه و ديسا بيجين دو هول ديگه تنويجانه وكي بيجين مصلى زيدا باري حرامي كو ابدي تقريبا بنا بينش ونسبته قبيت ويجي قبيت ويد بنا سيه نه قبه زيدا باري چل كاميرين چاف ديريو زيدا باري دو منارا بوه يكي كو اف مزگفته بشيوازه كي جوان يا برچابيتو و خلقي ما پتر بخو مفاجي ببينيتو هيويوه يكي جي كو دخازا مجيش اوش خلقي اف مزگفتين في شيوي في سيستميت هنا آوا کرن چاف ديري بو هبيتن پاقجيابي بو هبيتن ئافرەتێک لە شاری سلێمانی کە بەهۆی کێشی زۆرەوە دەیناڵاند بڕیاریدا هۆڵێکی وەرزشی بکاتەوە. ئەو ئافرەتە کۆڵی نەدا و لە ڕێگەی وەرزش و ڕێجیمەوە 40 کیلۆگرام لە کێشیدا بەزی. هەرچەندە ئەو خانمە بە تەمەنە بەڵام لە وەرزشکردن بەردەوامەوە تەمەنی زۆری پێوە دیار نییە. بۆ جاری یەکەم کە دەستم کرد بە لە ژوانی لەسەر لەشی خۆم ئیشم کرد چکە من خۆم یەکێ بووم لەو کەسانەی کە کێشم زۆر بوو لە 4 کیلۆوە خۆم هێنایە سەر ئیشی ڕاهێنەرایەتی. اینجا لە ژیانی خۆمە وام لە مێشکی خۆما دام نابوو کە هەر کەسێک ببینم کە کێشی زۆرە من یارمەتی بەم و وەرزشی پێ بکەم تا بیگەێنمە ئەو ڕادەیە کە یعنی لەشێکی تەندروستی هەبێت. شتێکی نامۆیە بەلایەوانە بێت ڕاضە بکات. بەڵام لە هەمان کاتا ئێمە بۆیان ڕوونەکەینەوانێ کە هۆڵەکان هۆڵی شوێنی وەرزشکردنە. هیچ کێشەیەکیان نییە لە هیچ لایەنێکەوانێ. بگرە تەندروستریشە ئەگەر بێت و بێت لەژێر ڕێنمایی یەکێکا وەرزشەکانی خۆیان ئەنجام بن. بۆی هەم ژێر باڵ و هەم ئەمەش لەگەڵیا دابەزێ باشە باوکەکەم. زۆربەی ئافرەتەکانمان ئەناڵێنن بەدەست کێش زۆریەوانێ. ئێمە لە 180 ئەوانەی کە هێنە هۆڵەکەمان کێشیان زۆرە. کێش زۆریش بە تەنها بە وەرزش نییە. کێش زۆری و کێش دابەزانن بە بەرنامەی خۆراکە زائیدەن بەرنامەی وەرزشیە. گرنگیەکی خۆی هەیە ئەگەر ڕاهێنەرەکە و ئافرەت بێت چونکە ئەو پرسیارانی کە منەمەلی بکەم لە ڕاهێنەرێکی ئافرەت قەت ناتوانم لە پیاوێکی بکەم. ینی ڕۆژانە تۆ تەعاملکردنە لەگەڵ ئافرەتێکا خۆشتەوە لەوەی لەگەڵ پیاوێکا تەعاملکەی. هەلێ معانات هەیە ئافرەتێتی ئەتوانێت لای مامۆسای ئافرەت ئەو معاناتەی بڵێت وەک لای پیا خۆ کێشە نییە بۆ ئێمە بەس بەڵام ئەو باشترێ مەسەن ئێمە توانین بە ئارەزی خۆمان حڕ بین لە قاعەکەکە مامۆساکەمان ئافرەت بێ.
هیوادارین بەرگە و بابەتی ئەمڕۆتان بەدڵ ببێت تا ئێوارە 24ێکی دیکە ئاسوودە بن.